ئەمێزیاتر لەسەر بێ پرسێ ڕابواستن ڕێزدار فەرید عەلی ڕێڤەبەرێ کار یاسەر بە ڕێڤەبەریە کار و دەستەبەرە جوواکیە هەولێرێ لەگەلمە کاک فەرید دەم باش سپاس بۆ ئامادەبوونەوە دەما بە هەزاران کەس وڵاتە مانەوێ ژوان ڕەهات بیتە هەلوەشاندن چەند دەرفەتەین کار هاتنە دروستکردن چەند کەسێندن لە شووناوان دەست بکار بوونە یەن کوبیانی بوونە پێشتر. بەڵێ لە سەرەتای ساڵی نوێ بڕیاری ژمارە 1970 سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کە چوە بواری جێبەجێکردن مەبەست لەو بڕیارە کەمکردنەوەی ڕێژەی کرێکاری بیانیە بۆ 125 و بەرزکردنەوەی ئاستی کرێکاری خۆماڵیە بۆ 175 بەپێی دوایین ئاماری 6 مانجی ئەو ساڵ نزیکەی 11,000 کرێکاری بیانی مافی نوێکردنەوە و نیشتە جێبوونیان بۆ نەکراوە. دوای ئەو ڕێکەوتەش ئێمە وەکو بەڕێوەبەراتی کاری هەولێر نزیکەی 2000 کرێکاری بیانی ڕەزامەندی بۆ نەکراوە لە شوێنی وان کرێکاری خۆماڵی دەست بەکار بووە. ئێمە وەکو بەڕێوەبەراتی کاری هەولێر لەگەڵ جێبەجێکردنی ناوەڕۆکی ئەو بڕیارە با بڵێن زیاتر لە سەروی 1000 کرێکاری خۆماڵیمان دامەزراند وەکو بەڕێوەبەراتی و جگە لەوەش پرۆژەکانیش خۆشیان خەڵکانی خۆمانیان دامەزراندووە لە شوێن کرێکارە بیانیەکان. باشە کاک فەرید میکانیزمێکی تایبەت هەیە بۆ نوێنەکردنەوەی مۆڵەتی مانەوەی هەندێک کرێکاری بیانی و دانانی هەندێکی ناوخۆ لە شوێنیان یان چونچونیە؟ بڵێ سەردەم ئەو کرێکارە بیانانێک کە لە هەرێمی کوردستان کار دەکەن بە شێوەیەکی فەرمی لە کەرتی تایبەت و لە کارگەکان کار دەکەن مەرجە مۆڵەتی کاریان بەدەست هێنابی لە بەڕێوەبەراتی کاری پارێزگاکان بە پێچەوانەوە ڕێکاری نوێکردنەوەیان بۆ ئەنجام نادرێ. باشە ئەوەیت کۆ وڵاتەوان ناهێتە نوکردن زیاتر کیژان کرێکارن و زیاتری 10,000 تا بەحەز کرد ژێ دەست پێکە ئەف ساڵەوە یەن کیژان وڵاتانە ئەوانێک کە بەڵێ بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە وڵاتی کاریان بەدەست هێناوە لە شوێنەکان کار دەکەن بە شێوەیەکی فەرمی پرۆژەکەش پابەندی ڕێنماییەکە بووە پرۆژەکە پابەندی ڕێژەی 175 بووە. بەڵام زیاتر ئەوانەی کە نوێکردنەوەیان بۆ ناکرێت وڵاتی کار بەدەست نهێن ئەوانە ئەو کرێکارە بیانن کە لە شەقام کار دەکەن کاری ئازاد دەکەن شوێنی کاریان فەرمینیە وڵاتی کاریان بەدەست نهێناوە زیاتر ئەوان ڕەزامەندیان بۆ نوێ ناکرێتەوە. باشە کە ئێستا بچینە بوونمونە یەک لە جادەکانی هەولێر باسی لای قەڵا بکەین دەبینین دەیان کەسی دیکە کرێکاری بیانی هەن کاری سەرجادە دەکەن شت دەفروشن ئەمانان وڵاتیان بۆ نوێ ناکرێتەوە لە ئایندە دەکاتێ دەگاتە کاتی نوێکردنەوەی وڵاتیان واتە ماوایەکی دیکە ئەمانەش لە سەرجادە نابینرێن مەبەست ئەوەیە بەدڵنیاوە لەبەر ئەوەی سیستەمی نوێکردنەوەی کارتی نشینگە ساڵانەیە ئیدی ئەوانەی کە کاتی نوێکردنەوەی دێت سەردانی بەڕێوەبەراتی کار دەکات شوێنی کاری فەرمی نەبی وڵاتی کار بەدەست نهێنی ڕەزامەندی پێ نادەین ناچار دەبی بگەڕێتەوە وڵاتی خۆی. باشە شوێنی کار هەیە هەمان شێوە کەرامکە بەڵێ بە هەمان شێوە هەندێکی زۆر باشمان هەیە لەگەڵ لایەنە پەیوەنددارە حکوومیەکان بۆ نمونە وەزارەتی تەندروستی وەزارەتی بەڕێوەبەراتی نشینگەی سەر بە وەزارەتی ناوخۆ هەمە هەندێکی زۆر باشمان هەیە لە کاتی نوێکردنەوەی مۆڵەتی پیشەی تەندروستیش بە هەمان شێوە لە بەڕێوەبەراتی تەندروستی شوێنەکە ئاراستەی بەڕێوەبەراتیمان دەکرێت بەوەی مۆڵەتی کار بە کرێکارە بیانەکە بدەین بە پێچەوانەوە دووبارە ڕەزامەندی پێ نادەین. باشە چوونی چاودێری شوێنی کارەکان دەکرێت کاک فەرید بۆ ئەوەی پابند بن یان بزانێت تا چەند پابندی ئەو بڕیارن کە 175 کەمتر نابێ کاربەندی دەرەوە بن بیانی بن. بەڵێ لە ڕێگای تیمەکانمان تیمی پشکێنەرانی بەڕێوەبەرەتەکەمان و لیژنەی کرێکاری بیانی سەردانی زۆربەی پرۆژەکانمان کردووە ئاگادارمان کردینەوە کەوا دەبی پابندی ڕێنمایی ژمارە 172 بن بەوەی هەر پرۆژەیەک مافی هەیە 125 کار بە کرێکاری بیانی بکە و مەرجە 175 خۆماڵی بێ ئەگەر پابندی ناوەڕۆکی ئەو ڕێنمایە نەبێتن بە پێچەوانەوە ڕێکاری یاسایی بەرامبەر دەگیرێتە بەر. هەیە ڕێکاری یاسایی تاوەکو ئێستا بەرامبەر گیرا بێتە بەر سزادرا بێت و سزاکان چین؟ بەڵێ بابلێن سەرجەم ئەو شوێنانی کە ئاگادارکردنەوە پێیاندای خۆشبەختانە زۆربیان پێشوازێکی باش لە بڕیارەکە دەکەن تاوەکو ئێستا 15 شوێن هەیە کە پابند ڕێنماییەکە نەبوونە و پەراوی بابلێن پەراومان بۆ کردینەوە بۆەوەی ئاراستەی داواکاری گشتی بکەین
بۆی ڕێکاری یاساییان بەرامبەر بگیرێتە بەر. باشە کاک فەرید بە شێوەیەکی بەرچاو کرێکارانی ناوچەکانی دیکەی عێراق ناوەڕاست و باشووری عێراق لە شوێنکارەکانی هەرێمی کوردستان دەبینرێن هیچ میکانیزمەک هەبوو مامەڵەکردن لەگەڵ ئەوان یان ئەوان ئازادن چەند ڕێژیان وەربگیرێ لە شوێنکارەکان. بەپێی بڕیاری ژمارە 1970 سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران مەرجە هەر شوێنەکەوە کار بە کرێکاری خۆماڵی دەکات دەبی 1975 خۆماڵی بی دانیشتوی هەرێمی کوردستان بێ کەواتە عێراقیەکانیش واتە خەڵکی ناوەڕاست و باشووری عێراقیش بە هەمان مامەڵی کرێکارێکی بیانی وڵاتێکی دیکە مامەڵی لەگەڵ دەکرێتن لەم ڕێژەیەدا. لەم ڕێژێ ئەوان ڕەچاوی وان کراوە بەڵام بە شێوەیەکی کەمتر لەوەی کە باسمان کرد. باشە گرنجیەکە و تایبەتمەندەکە زیاتر بە هاوڵاتانی خۆمانە. باشە ڕێزدار فەرید عالی ڕێبەبەرێ کار سەر بە ڕێبەبەریا کار و دەستەبەرێ جڤاکی یا هەولێرە سپاس بۆ ئامادەبوونەوە دەم باش.